بەڵە خۆشەویستان گەرمیان ناوچەیەکی پڕ بەرەکەت زەویەکی بەپیت سامانێکی زۆری ژێرزەوی ئاوێکی زۆر لەو ناوچەیەدا بوونی هەیە بەڵام بەداخەوە وەک پێویست نەتوانراوە سوود لەم سامانە هەم سەرزەوی هەم ژێرزەوی وەربگرێت تەنانەت ئەو خەڵکانی کە لەوێ نیشتەجێن خەڵکێکی سوپاس بخوا وەکو بڵێ ڕوو لە دین و خەڵکێکن بەدەست و باز و ماندووبوونی خۆیان و بە ئارەقی ناوچوانی خۆیان پارە پەیداکەن لەو ئەرزەڕەقەی کە هەیە چەندین بەرووبوونی جوان بۆ هەرێمی کوردستان بەرەمێنن ساڵانێک کەوترا سەوزەی کەلار بەناوبانگ بوو یا کەوترا تووری کەلار هەر بەناوبانگ بوو و ئێستا سامانێکی ژێرزەوی هەیە کە بەداخەوە سوودی لێ ئەبینرێت لەلایەن گروپێک لە دەسەڵات و بەرپرسانەوە بەڵام خەڵکەکەی بەداخەوە هەمیشە قوربانیان داوە لە ڕابردوو لە ئێستادا ڕێگەی سلێمانی کەلار با ڕێگەی مەرگ ناوزەن دەکرێت چەندین ئازیز لەو ڕێگەیەدا گیانیان لە دەستدا ئێمە کاتێک دەمانەوێت میوانداری بە ڕێزێ بکەین لە دەربەنی خان یان لە هەڵەبجەی تازە یان لە کەلارەوە گوێرە بەڕاستی بە تەواوەتی خەممانە بێت وەکو ئەڵێ دڵمان لەسەر دەستمانە بێت تاکو ئەو میوانە ئەزیزە بە سەلامەت بگاتێرە و بە سەلامەت بڕاتەوە جا ئەمڕۆ ئێمە لەسەر گەرمیان قساکەین قوربانیکی زۆر لە گەرمیان و خزمەتێکی کەم لەلایەن دەسەڵاتەوە بە خەڵکو و بە ناوچەی گەرمیان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەردار تیلەکۆیی چالاکوانی کۆمەڵی مەدەنی کە بە سوپاسەوە جەنابیان لە کەلارەوە تەشریفیان هێناوە و لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە مامۆستا جان بەخێر بێت سپاس بەخوا کە بە سەلامەت هاتی ئینشەڵڵا بە سەلامەتیش ئەگەڕێیتەوە نێو ماڵ و مناڵی خۆت ئینشاءڵڵا بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێزن سەلامەتنی یا ڕەبی ئینشاءڵڵا هەر بەبێەوە ئینشاءڵڵا مامۆستا گەل لەوە دەست پێ بکەین گرنگی و پێگەی کەلار هەم لە ڕووی جوگرافی هەم لە ڕووی کوشت و کاڵی هەم لە ڕووی سامانەکانی کە لەسەر زەوی و ژێر زەوی هەیە ناوچەی گەرمیان و کەلار بە شێوازێکی گشتی چ گرنگێکی هەیە لە هەرێمی کوردستانە بەنای خوای گەورە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ کەناڵی پەیام سپاس بۆ بەرنامەکەتان پەیامی ڕۆژ ماندوو بوون دەستان خۆشێ کە ئێمەتان بەسەر کردەوە و ئەو گەرمیانە لەو دوورەوە بە ئەو ڕێگە ناڕەحەتا ئێمەتان لەبیر نەکردە سپاسانەکەین دیارە منیش ئینشاءڵڵا ئەوەی سەبارەت بە داهاتی گەرمیان و معانات و گیر و گرفتەکانی گەرمیان ئەمەوێ گفتوگۆیەک لەگەڵ بەڕێستانە بکەم و بۆ ئەی بینەرانی کەناڵی پەیامیش ئاشنا بن بە واقعی ژیانی خەڵکی گەرمیان کە خەڵکێکی قوربانیە خەڵکێکی خاوەن تەضحیەکی زۆرە بەڕاستی زۆر خەفەتە کە دێتە گەرمیان و خەڵکێک ئێمە لە ناو واقعی گەرمیانە ئاژین لەوە ئەچێ ئاسایی بێتەوە بۆ ئێمە بەڵام خەڵکێک لە دەرەوەی گەرمیان بێتە گەرمیان ئەو معاناتانی خەڵکی گەرمیان ببینێ و ئەو داهاتە زۆرش ببینێ بەڕاستی زۆر زۆر جێی ئەسەفە جێی بێتاقەتیە تووشی خەفەتە بێ بەڕاستی چونکە بەڕاستی پلەی گەرمی گەرمیان خۆتانزان لە هاوینە زۆر گەرمە سەروی پەنجای هەنێ لە مانگەکانی ئاب و تەمووزە و داهاتی گەرمیان بەڕاستی ئەگەر بمێ بچمە ناو تەفاسیری داهاتۆ داهاتێکی زۆری هەیە بۆ نمونە ئێمە مەرزی پەروێزخانمان هەیە مەرزێکی نێودەوڵەتیە دیارە ئەم مەرزی نێودەوڵەتیە داهاتێکی خەیاڵی ئەخاتە سەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕواتان بێ هەرچەند گەڕام بە دوای ئەوەی کە داتایەک بێرم بڵێم ئەوەنەیە داهاتی ڕۆژانی نەم بزاتی ئەوەم نەکرد چونکە داهاتەکەی خەیاڵیە و ئەم داهاتەیش ناشەفافە زۆر ناڕوونە لە بەرچاو داهاتەکەی ینی ئەوەنە زۆرە نایەنەوێ بیخەنە بەرچاوی کەناڵەکانی ڕاگەاندن یا تەنانەت لیژنەکانی حکوومەتی عێراق کە تێ چاودێریەکە ئەو ڕۆژانە مەرزەکە جۆرێ لە داخستنی پێوە دیارە بۆی دەری نەخەن ئەمە جگەلەوەی کە ئەم داهاتی مەرزی پەروێزخانە کە سەرچاوی داهاتە بۆ هەرێمی کوردستان بەڵام بەداخۆ خەڵک گەرمیان لێی مەحرومە ئەوە یەک دوو داهاتێکی ترمانەیە داهاتی نەوتی حەسیرەیە کە بەڕاستی داهاتی نەوتی حەسیرە ئەگەر کێڵگەی نەوتی حەسیرە باسی بکەین چەند ڕێگایەکە بۆ نمونە نەوتی ڕەش ڕۆژانە لە 40 تەنکەر بۆ 180 تەنکەر ڕۆژانە نەوتی لێ دەرئەهێنرێ طبعاً ڕۆژ بۆ ڕۆژە گۆڕێ
پێشتر تا 200 تەنکە ڕۆیشتە ئێستا ئەڵێن بە پێی ئەوەی کە باسیەکەن ئەڵێن چونکە داهاتەکانی بۆ نمونە داتاکانیشی بەوردی ناخەنە بەر دیدی ڕۆشنبیران و کەناڵەکانی ڕاگەاندن و چالاکوانان و تەنانەت داخراوە زانیاریەکان بەڵام بە پێی تەقریبی ئەڵێن 40 بۆ 180 تەنکە ڕۆژانە ئەڕوا جاری وایە 40 ئەڕوا بۆ نمونە ئێستا ئەڵێن 40 ئەڕوا وا ئەڵێن پێشتر 180 ئەمجار کێڵگەی نەوتی حەسیرە شتێکی تری تایە زۆر جێی سەرنجە ئەوەیە کە 160 میگاوات کارەبا بەرهەم ئەیێنێ ئەچێتە سەر هێڵی گشتی کارەبای هەرێم ئەمە بەشێکی زۆری ئەفرۆشێتە خوار پارێزگای دیالە لە گەرمیانیشە ئێمە هەموو گەرمیان کە پێویستە ئاماژەی پێ بدەم ئیدارەی گەرمیان کە لە قەزاکانی کەلار و کفری و هەروەها بەشێ لە خانەقین پێک دێ وە ناحەکانیشی چەندی ناحەیە ژمارەی دانیشتوانی گەرمیان بەگشتی تقریبا 350,000 دانیشتوانە ئەمە بە پێی داتای حکوومەتی هەرێم بە پێی فۆرمی باە ئەم خەڵکی گەرمیانە ئەم داهاتەی نەوتی حەسیرە بۆ کە باسی کارەباکەین ئێمە 120 میگاوات کارەبامان پێویستە کە بە 24 ساعتی کارەبامان بێ خۆمان 160 میگاوات کارەبا بەرهەمە هێنین بەداخۆ ئێمە کارەبامان نییە بۆ نمونە بە درێژایی 24 ساعت ئەو پەڕی 10 ساعت 9 ساعت 11 ساعت ئەو پەڕی زۆرەکەی 13 ساعتە باقیەکەی ئەگەڕێتەوە بۆ مۆلیدەکان یعنی تۆ بێت خەفەت نەخۆی داهاتی خۆت بفرۆشن و پارێزگایە کە پێشتر جینۆسایدی کردی کە گەرمیان بەناوبانگە بە جینۆساید و بە ئەنفال و بە کارەساتی ناڕەحەت و ناخۆش تەعریب و تەهجیر و لە هەمان کاتە ئێستا کارەباکەت بفرۆشێتە خوار ئەمە نەک لە تەعەسوبێت و دەمارگیریەکی قومی ئەو بابەتانەوە بەڵام هەر واقعی ئیداریات ینی چۆن ئەکرێتەوە ئیدارەی گەرمیان قبول بکە کارەبای ئەم وڵاتت بفرۆشێ خۆت بێ کارەبابی ئەمە بابەتێکی ترمان داهاتی ناوخۆ باج و سەرانەیەکی زۆر لەسەر ئەو خاوەنکارانە بە چەند ڕێگایەک طبعا زیاتر لە 400 ڕێگا حکوومەتی هەرێمی کوردستان بودجە ینی با بڵێن باج و سەرانی خستە سەر خاوەنکارەکان خاوەن پیشەکان لەناو گەرمیانە چونکە وڵاتێکی بازرگانیە گەرمیان شوێنێکی بازرگانیە چونکە نرخی زەویتیایە بەرزە دوجارێکی نەسەری باسێکی نرخی زەویتیا بەرزە بۆ نمونە با بڵێن شوێنی کارکردنە شوێنی بژێوی پیاکردن ینی چونکە ئەکەوێتە ئەڵێن کاتی خۆی کابرای و تێتی کەلار ناوەڕاستی زەویە وتیانە چۆن ناوەڕاستی زەوی وتیە ئەی سەرمێنم ناوەڕاست زەویە ساعت و نییە لە کەرکووک و دوورە 3 ساعت لە بەغا و دوورە 3 ساعت لە کرماشان و 2 ساعتیش لە سلێمانیەوە لە هەولێری شۆ 3 ساعت ئەمە ناوەڕاستی گۆی زەوی نییە ئەڵێ ینی مەبەست ئەوەیە شوێنێکی استراتیجیە لە ڕووی ئابووری و ئەبەسێتەیەکەوە جنوب و هەرێم ئەبەسێتەیەکەوە ئێران و کورسان ئەبەسێتەیەکوانی شوێنی کەسابەتە شوێنی داهاتە شوێنی ئەمان چیان کردە چون زەریبەیان خستە سەر خاوەن مڵکەکان کە مڵک لە گەرمیانە مڵکی وا بووە گەیشتەتە مڵکی بازرگانی گەیشتەتە ینی 1 متری 1 دەفتەر 400 زەوی لە ناو جەرگەی بازارە بای 400 دەفتەروە 600ەوە بای 600 دەفتەروە ینی ئەمە وای کردە ئەمان چیان کرد زەریبەیەکی زۆر باجێکی زۆریان خستە سەر مڵکەکان سەرە ڕای ئەوە بۆی شوێنێستان خاوەن پیشەکانیش لە ناو دوکانێکە بە یەک نمونەی بەستی تێرمۆ لە ناو دوکانێکە کارەکە کابرا خاوەن بەکرێتە لە ناو دوکانەکە ئەم کەسەی کە خاوەن پیشەیە بۆ نمونە خەیاتە خاوەن پیشەیەەکە پارەی باجی مڵکەکە ئەسێنێ حکوومەت باجی خاوەن پیشەکەی شەسێنێ ئەڵێ ئەبێ کرێکارێک ژووە بنووسین کە باجی لەسەردا بنین تەنان لەسەر کرێکارەکەش باجیاندانا ینی تۆ بێ بەرچاو خۆت زۆر خەفەتە زۆر جێی داخە ینی ئەم کۆمەلگا بگێتەوە ئاستە ئاوە ینی ئاوە تەنگ و پیاڵ بچن قۆرخ بکەن ژیانی لێ تاڵ بکەن ینی خاڵێکی تریش ینی ئەوەی جێی خۆیەتی ئاماژەی پێ بکەم مەسەلەی پرۆژەی نیشتە جێبوونە ینی هەلی کار ئەبێ دروستکە بەڵام بەداخۆ بێکاری لە کەلارە دروستکە و دوجارێکی نەسەر ئینشاءڵڵا زۆر باشە مامۆستا بەداخەوە زۆر جار لە میدیاکانەوە ئەبینین ئەو ناوچانەی کە ئاها قوربانیان داوە
پەشیمانی دەڕەبڕن لەو شەهیدانەی کە هەیان بووە لەو هەوڵانەی کە داویانە بۆ نیشتیمان هەرچەنە دڵنیام هیچ کەسێک حەز ناکات وا بە نیشتیمانی خۆی بڵێ بەڵام دوجار ئەمە هۆکارێکە ببووی کە پەشیمانی دەبڕێ ئایا ئێستا خەڵکی گەرمیان بەگشتی پەشیمان نین لەو هەموو قوربانی و شەهیدی کە داویانە ئایا توانراوە لە ئاس ئەو قوربانیانی داویانە خزمەتێک بکرێن؟ بەڵێ وەڵا جا پرسیارەکەت زۆر جوانە خەڵکی گەرمیان ئەگەر چاودێری هەواڵەکان ئەەکەین ئێمە زۆرجار یا خەڵکی ڕاگەیاندکاران بە تایبەتی ڕۆژنامە نووسان و چالاکوانان لە کاتی بۆنەکانە بە تایبەتی لە چواردەی چواری یادی ئەنفالە ئەگەر تەماشا بکەی ئەو خەڵکە چەنێ بێزارە چەنێ بێتاقەتە خەڵک بووە کە سوکاری ئەنفال بووە تەنها خۆی دەرچووە ئەڵێ خۆزگەم بە سەردەمی ڕژێمی پێشوو سەردەمی حزبی باس ئەین کارەساتە تۆ خەڵکێک کە دایک و باوکی کە سوکاری ڕۆڵەکانی جگەرەکەی ینی ئەنفال کریاوێت کارەساتی بەناو ئەنفال کە کارەساتێکی زۆر ناڕەحەت و ناخۆشەوە کە بە تایبەتی پشکی گەورەی بەرگەرمیان کەوتەوە ناوچەکانی تریشی هەرێمی کوردستان ینی بڕواتان بێت لەو کاتانە ئەگەر بچن تەماشای ڤیدۆکانی کۆن بکەن ینی تەمە ناکە ینی زۆر ناڕەحەتە زۆر ناخۆش ئەمە چییە وای کردە تەمان خزمەت نەکرد بۆ نمونەیەک شت ئاڵێم ینی تا ئێستا ڕووفاتی ئەوانەی کە بەناو ئەنفال تووشی ئەو کارەساتە و جینۆسای دەبوون تا ئێستا داواکەن ڕووفاتی قوربانیەکانمان بێرن و لە ناحیەی ڕزگاری بینێژین ینی ئەمە کەمترین داوایە ینی لە بیابانەکانی نوگرە سەلمان و جنوبی عێراقا ینی ساڵانە چەند سەری لێدەن بۆن بە لاشەکانیانەوەکەن بەو خۆڵەوە ئەکەن ینی حکومەتی هەرێم تا ئێستا ئامادەنی هەر لە داهاتی گەرمیان هەر لە داهاتی نەوتی کێڵگەی نەوتی حەسیرە لە داهاتی مەرزی پەروێزخان لە داهاتی ناوخۆ با بجەیەکی بۆ سەرفەکەم هیچ نەبێت دڵی ئەو قوربانیانە کەمترین داواکاری ینی تۆ ئەمە کەمترین داواکار یا بۆ نمونە تا ئێستا نەیانتوانێت لە دوای 33 ساڵ حکومڕانی قەزەی ئەنفال بکەنە جینۆسایتێکی نێودەوڵەتی یعنی ئەمە کارەساتە تۆ نەتوانیوێ ئامادەوی لە تەک بەغا هەموو تەنەزولاتی بکەیت لە تەک وڵاتانی ئیقلیمی هەموو تەنەزولاتی بکەیت بەس ئامادە نەبی بۆ گەلەکەی خۆت بۆ میلەتەکەی خۆت کە قوربانی دا ینی نەتوانی لە ئاسی داوا کەمترین داواکاریانە بە جینۆساید ناساندن بەڕاستی کەمترین داواکاری کە سوکاری قوربانیانی ئەنفالە ڕاستە ئەوسا سەردار بابین سەر تەوەرێکی تر یا بابەتێکی تری گرنگ کەش توێژی گەنجانە کاتێک کوڕان و کچان لە زانکۆ پەیمانگاکان دەرەچن ئایا هەلی کار هەیە ئایا ئەوانەی کە گەنجێکە ئەوێ کە سابەتێ بکە شەهادەیەکی نییە هەلی کار وەکو پێویست هەیە بۆ گەنجان یان نەخێر لە گەرمانی وەکو باقی ناوچەکانی هەرێمی کوردستان کۆمەڵە گەنجی بێئیش کۆمەڵە گەنجی دانەمەزراومانەیە کە بەڕاستی دەسەڵات دیسانە و زوڵمی لەمانیش کردووە دەست خۆش بە پرسیارەکەت وەڵاهی جا ئێمە گرفتمان لە گەرمیانە زۆرە هەرتەنا گرفتی دامەزراندن و گەنجمان نییە زۆر گرفتی ترمانەیە گەنج بەشێکە بەشێکی سەرەکی کۆمەلگایە و بەڕاستی ینی گەنجی گەرمیانی زۆر مەحرومە بۆ من نمونەیەک باسەکەم زۆرە لەو پرۆژانەی شوێنی نیشتەجێبوون کە 34 پرۆژە تا ئێستا ڕێگەی مۆڵەتی پێدراوە بەپێی ئەو داتانەی باسی ئەەکەن ئەڵێن 34 پرۆژەی نیشتەجێبوون ڕێگەی پێدراوەکەوە دەست بەکار بێ لە ناوم پرۆژانە هەژدەی ئێستا ئەمەلی کارەکەن ینی تۆ ئەبێ ئەمە دەرفەتێک بێ بۆ دروستکردنی هەلی کار بۆ گەنج ئەو هیچ دامەزراندن نەماوە ئەوە دامەزراندن نەماوە بەڵام لە هەمان کاتا تۆ ئەبێ خۆ ئەم پرۆژانە هۆکارێک بێ هەلی کار دروستکە بۆ گەنجان بەڵام بەداخەوە ئەچن چیەکەن خاوەن کۆمپانیاکان بۆ بەرژەوەندی خۆیان ئیتر ئایا بۆی کرێ کەمتر بدەن یا بۆ نمونە اتفاقیەکە ڕێکەوتنیەکە لە بینی خۆیان و چەند مەسئولێکە کە دیارە زۆربەی و پرۆژانەی مەسئول و بەرپرسانی نابەرپرسن بەداخەوە واڵێم سیرەکەی ئەڕۆن کرێکاری بیانی تێرن بڕواتان بێ لەسەر کێڵگەی نەوتی حەسیرە هەر نمونەیەک ئەیوت مهندیسێک هاتە مهندیسێکیانەوە تەتارەوە لە تەتارستان هاتە یعنی لە تەتارستانەوە بێت ئەڵێن جار هەر کەسێ باسێکال مەغۆل تەتارە ئەڵێ مەغۆل تەتارە ئەمانە لە مەغۆل و تەتار خراپترن بەرامبەرمان مهندیسێکیان ئەوردە لە تەتارستانەوە لەوێ بۆ نمونە موچەکەی خەیاڵیە 2 دەفتەر 3 دەفتەر ئاوە کرێکاری خەڵکی گوندەکەی کە گوندی حەسیرە من ئاشنام پێ و گوندەکەش نزیکە لە ناحیەی ڕزگاریەوە کە سوکار و خزم و دۆست و ناسیارمان لەوەیە ینی بڕوات بێ ئەیوت نایڵن ینی ئێمە لە شوێنە حەساسەکانە ئیش بکەن کرێکاریمان پێەکەن بۆ نمونە
ینی بە چەندین واستە و تەسکەی حیزبی و ئەم جاردا لە شوێنی نیشتە جێبوونەکانە هەلی کار ئەبێ بڕەخسێنی بە پێچوانەوە هەلی کار دروست ناکەن ئەڕۆن خەڵکی دەرەوەی کەلار یا دەرەوەی هەرێمی کورسانیش ئەێنن بۆی پارەیەکی کەمتر بدەن بەڵام خەڵکەکەی بێکارە و گەنجیش سەدار ئەو یەکە نیشتە جێبوونانە و پرۆژانە کە باست کرد ئەمانە بۆ با بڵین ئەو گەنجانن کە تازا و سەرگیریەکەن بۆ خەڵکی کەم دەرامەتن یان ئەوانیش شارێکی دیکەی خەونەکان و بۆ خەڵکی دەوڵەمەن و خەڵکی دەستڕۆیشت و خوا پێداون بەڕاستی وەڵاهی جا طبعا لە گەرمیانە ڕێژەی کرێنشین زۆرە بۆیە داتای زۆر گەڕیان بە دوای داتایەکی وردابێرمی نەمتوانی دەستم نەکەوت لەبەرچی لەبەرەوە کرێنشینێکی زۆر لە گەرمیانە هەیە بە تایبەتی ناو ئیداری کەلار با بڵین کەلار ناوەندی ئیداری گەرمیان و لە کفری خەڵکی هەر چۆڵێکانی هەر چۆڵێکە لەبەرەوە ژیانیتیانە هەلی کاریتیانە ژیانیتیانە سەرقڵا هەروە ناحی ڕزگاری هەروە باوانور هەروە ینی قۆرەت و هەروە شێخ تەویل نەوجوولانی خەڵکەکەی یەسی ئاوردە ژیانی ئەوێستێ خەریکە وای لێتە بە تایبەتی لە قەزای کفریا ژیان ئەوێستێت بڕات بێ بچێت ناوی تووشی کە ئابە ئەویت ینی بۆ نمونەیسە کرێنشین خەڵک ناچێت خۆی تۆمارکە لە سندیگای کرێنشینان بۆ نمە سندیگای کرێکاران بۆ دووسێ هۆکاری یەکی لەوانەوەیە خاوەن مڵکەکە ئەیداتێەوە کرێ ئەیداتی ئەڵێ بۆی زەریبەم زۆر لەسەر نەمچە مێژە کرێهی خۆمە کابرا سەیسەی لەمە تووشی حاڵەتێکی زۆر ناڕخۆش تەنانەت لە مافی کرێنشین بوونیشی لە سندیگای کرێکارانە نای تۆمار ناکە سەرەکەی ڕێژەیە داتایەکی ورد نایە دەدەست بۆیە ڕێژەی ینی ئەو پرۆژانە کە دروست کرا سێ کەسەی مەحرومە یەک کرێنشینان دوو هەژارەکان سێ خاوەن پێداویستە تایبەتەکان بکە من زۆر جار لە تەک ئیدارەی گەرمیانشا لە تەک خەڵکی بەرپرسیشیانە ئەمە پێوتێن وتمە کاکە ئێوە کە دەرفەت ئەکەنەوە ڕێگە ئەدەن بە ئەم پرۆژانە کە خاوەن مڵکەکان ئیسفادەی لەکەن و بازرگانەکان ئیسفادەی لەکەن ئەم سێچینە زۆر مەحرومە لە گەرمیانە هەڵدەن پشکێکی ئەمانی تێخن مەحرومن لێ ئەنی کابرای هەژار 6 دەفتەری لەکوێ 6 دەفتەرونی لەکوێ پرۆژەیەکی نیشتە جێبوون بشە بەشداری بکە یا کابرای خاوەن پێداویستی تایبەت زۆر باشە لە سای حکومڕانی کوردیە بەداخەوە هەموو ئەم ناخۆشیانە هەیە هەموو ئەم کەم تەرخەمیانە هەیە کە بینین لە ناوچەکانی هەرێمی کوردستانە لێرا پرسیار ئەوەیە دەکرێت چی بکرێت لە داهاتوودا بۆی کەمێک ئەو بارگرانی کە لەسەر هاوڵاتیانی بۆ نمونە گەرمیان هەیە کەم بکرێتەوە دەستخۆش وەڵام من ئەم بەرنامەی بەڕێستان بە دەرفەتێک بزانم بۆی کەوا باسی هەنێرە و گرفتانەمان کرد بۆ گرفتەکان چەند گرفتێکی تریشەیە زیاتر بیخەمە ڕووبۆی خەڵکی خاوەن تەجروبە یا خەڵکی خەمخۆر هەم لە دەسڵات و هەم لە دەرەوەی دەسڵاتیش خەمێک لە گەرمیان بخۆن گەرمیان بەڕاستی زۆر مەحرومە گەرمیان لە زۆر وە مەحرومە بۆن منە گرفتەکان گرفتی ڕێگاوبانمانەیە ئێمە ئێستا لە حملەی هەڵبژاردنە ئەمانەی دەسڵات یانوێ خۆڵکەنە چاوی خەڵک بە نمونە ڕێگای کەلار سلێمانیان تەرکداڵێ کەلار دەربەنی خانمان تەواو کرد خەریکین تەواوی ئەەکەین بابە مەرگ لە دەربەنی خان بۆ سلێمانیە تۆ فەرموو 1 متر لێ تەواو نەکردە لە ڕێگەی دەربەنی خان تاوەکو تێتە وارماوە شارە زوور فەرموو تۆ ئەمە تەواو بکە یا بۆن منە ئەمە یەکێ لە گرفتەکانە ڕێگاوبانی مەرگی پیاڵ بۆ بە حکایەت بەڕاستی ئەمە 23 ساڵانان 24 ساڵە و پرۆژە هێشتا تەواو نەبووە وڵاتێکی وەکو سەنغافورە بە 20 ساڵ پلانیان دانا کردیانە وڵاتێکی پێشکەوتوو لە شەرقی ئاسیا بۆ نمونە ڕێگای کەلارسلێمانی ڕێگای گوندەکان بۆن لە دەربەنی خان و هەتاوەکو ئەگاتە کفری قەزای کفری و ناحی ڕزگاری و قەزای کەلار ئەو ناوەندە تاگەیەتەوە چەمچەماڵ و سەنگاو ئەو گوندانە بڕواتان بێ بە مترە توانی بیژمێری جگە لە یەک ڕێگای قیرکردیانە کە هی سەردەمی نۆژەنیان کردوە ڕێگای ڕزگاری تیلەکۆ کە ئەوە نۆژەنیان کردو و ڕێگەی سەنگاو کفری بۆ سەنگاو ئەو ڕێگە کریا ئەم دوو ڕێگە زیاتر یەک گوندی ئەو ناوچە تا ئێستا متری قیری بۆ نەچووە یعنی بۆ من هەر نمونەیەکی زیندوتان باسکەم گوندێکەیە لە ناحی تیلەکۆ پێی ئەڵێن گوندی هەوارە بەرزە مەسرۆلکان ئەمە هەمووی ئەم گوندە 15 کیلۆمتر نابێ ئەمە دوو خولی پەرلەمان وعدیان پێدەن ئەڵێ کاک فڵان کەس ئیمزای کردە سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت ئیمزای بەڵام بەداخەوە پارەی بۆ سەرف ناکرێت ئەمە چییە تۆ ڕابواردنە بە عەقڵی ئینسانەوە یا بۆ نمونەی گوندێکی ترتان بۆ ئاێنمەوە گوندی زرد بۆ زەڕین ئەمە خەڵکی ناوچەکە ئەزانێ 5 کیلۆمترە تا 6 کیلۆمتر
6 کیلۆمەتر ئاڵێ هەموو موافقەیەکی بۆ دەرچووە بڕیاری بۆ دەرچووە بەڵام وڵا بەداخەوە کەس ناگیرێت بەرەو پارە نییە تۆ مەتەڵەکە وڵا هینەکە مقاولەکە وەری ناگرێت لە بەرەو پارە نییە یعنی ئەمە گرفتێکی ترمانەوەی گرفتی کەرتی تەندروستیە کاکدانا یعنی کەرتی تەندروستی نەخۆشخانەیەکی 100 قڕێوەڵەیمان هەیە لە گەرمیانە لە 2014ەوە هەیکەلەکەی دروست کراوە بەڵام تا ئێستا تەواو نەکراوە لە پاڵ ئەمە 34 پرۆژەی تر ئەمری دەرەچێ بڕیاری دەرەچێ چەندین پرۆژەی ئەهلی هەیە تەواو ئەبێ بە 2 ساڵ و بە 3 ساڵ تا ئێستا گەرمیانیش تەنیا 3 نەخۆشخانەکانیش یەکێکیان خەڵکی خێرخوا دروستیکە لە کاتی کۆرۆنا و نەخۆشی کۆرۆنا ئەمە گرفتەکانە گرفتمان زۆرە من ئەگەر بمێ زۆر با پرسیارەکانی حەزەکەم هەر لەسەر کەرتی تەندروستی نەخۆشخانەکان ئەی لەم نێوەندەیە ڕۆڵی با بڵین نەخۆشخانەیەکمان هەیە لە کەلار بەخشین ڕۆڵی ئەم ینی تا چەند بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژار ینی توانیوێتی کەمێک لە بارقورسیان بۆ سوکا بەڕاستی وەڵا سپاس بۆخوا بەخشین دیارە خۆ بە شایدی دۆست و دوژمن بەخشین بووەتە جێ هیوای خەڵک چونکە بەڕاستی ئەو خزمەتەی لە بەخشینە ئەیبینین و ئەو خزمەتەی لە بەخشین بە خەڵکی گەرمیانێکە بەڕاستی جێی دەستخۆشیە من بەش بە حاڵی خۆمە چالاکوانی وەکو مامۆستایەک کە 13 ساڵ لە شەقام بووم و لە دەستەی مامۆستایانی ناڕازیش بووم و ئێستش بەردەوام من لەسەر داواکاریەکانی خەڵکی کورسان و خەڵکی موچەخۆر و فەرمانبەران بەڕاستی چەنەها جار ئۆڤەریانە بۆ خاوەن پێداویستێ تایبەتەکان ئۆڤەریان بۆ خەڵکی مۆزەف فەرمانبەر مامۆستا ڕۆژنامە نووسان ینی بەخشین ئۆڤەری بووە ئۆڤەری زۆر باش ینی ئەمە جگە لەوەی کە بۆ نمونە تۆ لە نەخۆشخانەیەکی ئەهلیە وەرەقەیەک 20,000 بەڵام لە بەخشین 3,000 ئەمە بۆ خەڵکی هەژار کەم دەرامەت بەڕاستی زۆر هاوکاریەکی باشە تەمە ناکەم ئینشەڵا ببێتە نەخۆشخانەیش ئەوەی بەخشین چونکە بەڕاستی ئەگەر ببێتە نەخۆشخانە زیاتر خزمەت ئێستا کۆمەڵگەیەکی پزیشکیە ببێتە نەخۆشخانە عملیاتی تا بگەشت چونکە بەڕاستی کاتی ئەمە نەخۆشی نەشتەرگەری گەرکە ئەبێ بەم ڕێی مەرگا بۆ سلێمانی بیگۆزن بەداخەوە ئێمە کاتمان نەماوە سپاس مامۆستا هۆنیا خانم ئەگەر پێت باش بێت لەبەرەوەی مامۆستا بۆ ڕێگە دوورە هاتووە ئەو ڕێگە خەتەرە تاوان کاتەکە تەواو بووە بەس با 2-3 دقیقە ئیزافە زیاتری بینێت مامۆستا جەنابەت هەم مامۆستایت حەزەکەم باسە لە کەرتی پەروەردەش بکەین و باسێک لەو بکەین بەڕاستی گەرمیانەکانیش لەسەر مافی خۆیان بێدەنگ نابن و زۆر جار خۆپشاندان و چالاکی جۆرە و جۆر ئەنجامەدەن لەسەر ئەم دوو بابەتە حەزەکەم هەم کەرتی پەروەردە لە ڕووی ژێرخان ینی وەکو قوتابخانەکان و بینا ئەوانە لە ڕووی سەرخانیش چۆنە لە گەرمیانە وڵا دیارە خۆ کەرتی پەروەردەیش مەحروم بووە لە زۆر شت هەر پشکی بەرکەوتەوەکو هەموو کەرتەکانی تر کە ئەمانە دەستیان پێگەیاندە تەنانەت ئیش لەسەر ئەوە ئەکرێ من لە زۆر جار لە شەقامیشە لە وتارەکانمە ئەوانم ئاماژە پێدا و وتارەکانیش ما ئەموت ئەمانە دایکان و باوکانی بەڕێز ئەمانە ئەیانەوێت کەرتی گشتی فەشل پێبێرن کەرتی گشتی وا لێ بکەنە خەڵ ناچار بکەن مامۆستا ئیحراج بکەن موچە نادەن نازانم زەختە خەنە سەرمان سزامان ئەدەن تەنانەت پەروەردەی کەلار بەداخەوە لە خۆپشاندانەی دوایە یەکێک و لەو پەروەردانەی کە تونترین سزای مامۆستایانی خۆپشاندەریدا کە سزای زیاتر لە 300-400 مامۆستاییدا و تا ئێستا سزاکانی نەسڕیەتەوە بەداخەوە ئەوە ئەبێ حکومەت هەڵوێستی بووایە بەڵام بەداخەوە ئەوە هێرشە بۆ سەر مامۆستا و بۆ خەڵکی ئازادی خواز و خەڵکێکی کە دڵسۆزی کەرتی پەروەردە بە ئەوە لای لەلایەکی تر کاکدانا خوشکی بەڕێزم ینی کەرتی پەروەردە لە گەرمیانە زۆر لە قەیرانەیە قوتابخانەمان هەیە 3 دەوامیتیایە خۆی لە ئەسڵا قوتابخانە ئەبێ 1 دەوام بێ قوتابخانەمان هەیە تا ئێستا 3 دەوامیتیایە بە شەویش و ئەبێتە 4 دەوام ینی مەسائی کە ئەخوێنتیایە ئەبێتە 4 دەوام ینی تۆ بێرە بەرچاو خۆت ینی 3 دەوام لە قوتابخانەیەکە ئەمە چییە لە هەمان کاتە بچۆ کەرتی تایبەت ئەو قوتابخانە ئالیانە گرنگی پێدەن پارەی بۆ سەرفەکەن شوێنی باشی پێدەن ینی بڕواتان بێ ئەڵێ ئیجازەی 1 قوتابخانەی کەرتی تایبەت چووەتە 1 ملیۆن دینار 1 میلیارد دینار ئەفۆن 1 میلیارد دینار بەس مۆڵەتەکەی فرۆشاوە ینی بۆ معاملەی پێوە کراوە ینی ئەمە کەرتی پەروەردە وەکو چۆن کەرتی تەندروستی لە ئەزمایە کەرتی پەروەردە زیاتر لە ئەزمایە ئەمە شتەبان ئیش لەسەرەوە کرێ مناڵەکانمان بەلا ڕیا ببرێ چونکە مناڵێک خێزانێک حوسەر مناڵی 5 قوتابیە
چۆن پێی ئەکرێ ملیۆنێم 2 ملیۆن ساڵانە بدات بۆ لە کردی تایبەتە بۆیە ئەمە قەیرانێکی زۆر گەورەیە ئیشیشی لەسەرەکرێ بەڵام ئێمە وەکو مامۆسایانی گەرمیان وەکو دەستەی مامۆسایانی ناڕازیش بەڕاستی تا ئێسێشە ناڕازین لەم سیستەم و ستەمکاریە کە بەرامبەرمانەکرێ بێدەنگ نابین و لە هەڵوێستی خۆشمان بەردەوام الحەمدوللا بەرهەمیشی بووە ببوورە بەرهەمیشی بووە خانە نشینان الحەمدوللا بەشێکی بەرهەمی خۆپشاندانی مامۆسایان و فەرمانبەران و خەڵکی ناڕازی ئینشەڵڵا ئێمە هەڵبژاردنێکی چارەنووسازمان لە بەردەمایە خەڵکی ئەو هەموو نەهامەتی بیر بێ و بتوانێەوە بیەوێ مەبەستی بێ بە بەشداریکردنی ئەم سیستم و دەسەڵاتە قۆڕخکارە خۆسەپێنە بگۆڕێ بەڕاستی زۆر بەڕێز مامۆستا سەردارتی لە کۆیی چالاکوانی کۆمەڵ مەدەنی سوپاس بۆی کە لەم تەوەرێ لەگەڵمان بوویت سپاس بۆ بەڕێزیشتان دەستان خۆشێ ماندوو بوون سپاسانی وای ئینشەڵڵا گوێمان لێ بگیرێت و قسەکانیشمان بگێتە جێگەی خۆی و دەستان خۆشە جارێکی سپاسان